ئەم کاتتان باش و ئێوارەتان باش. دیارە ئەم کۆڕەی ئەمڕۆ بە ئامادەبوونی سێ کەسایەتی ئەکادمی و مامۆستای زانکۆ دەست پێ ئەەکەین بۆ خوێندنەوەی کتێبی ژنی کورد لە دیدی کوردناساندا لە سەرەدای سەدەی 19ەوە تا ناوەڕاستی سەدەی 20ەم. خوێندنەوەیەکی معریفیە کە ڕەهەندە شاراوەکانی بوون و نواندنی ژنی کورد لە نووسینی خۆرهەڵاتناسان و توێژەرانی بیانیدا ئاشکرا دەکات. کتێبەکە باز لە ژن وەک بوونێکی کۆمەڵایەتی و مێژووی دەکات کە تێکەڵ بە چەمکەکانی شوێن و چین و سیاسەت و ئاکار و توندوتیژی و ژیانی ڕۆژانە دەبێت. واتە هزر و ئەندێشەی خۆرهەڵاتیانە ئاشکرا دەکات بۆ ژنی کورد، جا لە ڕووە ئەرێنیەکەوە یان نەرێنیەکەوە بێت. لێرەوە هیوادارین مامۆستا بەڕێزەکان دەرگای وتوێژ بکەنەوە دەربارەی ئەکادمیا و مێژووی ژن لە کوردستان. ئایا ئەم نووسینانە توێکاریەکی ئینتۆگرافیای ڕاستەقینەن یان بەشێکن لە پرۆژەیەکی فکری داگیرکاریانە؟ ئایا گرنگی ئەو جۆرە نووسینانە بۆ مێژوونووسی کوردی لەکوێدایە؟ دواتر ئایا دەکرێت گێرانەوەی مێژووی ژنی کورد بەبێ هاوێنەی پیاوی خۆرهەڵاتناس بنیاد بنرێتەوە؟ تیمی یەکسانی ڕەگەزی ڕێکخراوی ئازادبوون ناساندن بۆ کتێبی ژنی کورد لە دیدی کوردناساندا لە سەرەتای سەدەی 19 تا ناوەڕاستی سەدەی 20ەم بۆ مامۆستای یاریدەدەر بەڕێز بەهرۆز بەکر عوسمان ساز دەدات بە میوانداری بەڕێزان پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر جەعفەر عەلی ڕەسوول و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کامەران محەممەد. بەخێر هاتن، زۆر زۆر سوپاس بۆ ئێوە ئەکەین کە ئەم کاتتان بە ئێمە بەخشی و ئەمڕۆ هەمووان پێکەوە لە خوێندنەوەی ئەم کتێبە بەشدارە بین. سەرەتاش لە مامۆستا بەهرۆز بەکر عوسمان مامۆستای یاریدەدەر لە بەشی مێژووی کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکانی سەید سادق دەست پێ ئەەکەین. دیارە بەڕێزیان توێژینەوە و پەرتووکی بڵاوکراوەی هەیە بە ناونیشانی ژنی کورد لە دیدی کوردناسان لە سەرەتای سەدەی 19 تا ناوەڕاستی سەدەی 20ەم و کاریگەری چینایەتی لەسەر مێژووی ژیانی ڕۆژانەی کورد و چەشنەکانی کۆمەلگا لە بیری کارل بۆ پەردا. ئێستاش ئەچینە لای بەڕێز مامۆستا بەهرۆز بەکر عوسمان و بەڕێزیان ماوەی 10 دقە بۆ چارەکێکیان هەیە تا بابەتەکەی خۆیان بۆ ئێمە بخەنە ڕوو. فەرموو. ئامادەبوانی بەڕێز ئێوارەتان باش. سەرەتا پێش هەموو شتێک زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ سازدانی ئێوارە کۆڕە و بە خێراتنی هەردوو برای بەڕێزم کاک دکتۆر جەعفەر و کاک دکتۆر کامەرانەکەم سپاسی ئامادەبوونیانەکەم ئەوان هەر لە سەرەتاوە تا کۆتایی تەواوبوونی ئەم کتێبە جێدەستیان بە ناوەڕووکی ئەم کتێبەوە دیارە. خۆشەویستانم بە خێراتنی ئێوەی سەنگینی شەکەم یاخوا بەخێ بێن سەر چاو. بەڕێزانم دەمەوێت سەرەتانی بە کۆمەڵێک ئاماژە دەست پێ بکەم. پێش هەموو شتێک ئەم کتێبە نامەیەکی ماستەرە لە ساڵی 2000 بۆ 2022 لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی نووسرا و لە 9 سەی 2022دا لە هەمان کۆلێژ تاوتۆی کرا. سەرپەرشتیاری ئەم نامەیە بەڕێز کاک دکتۆر کامەران بوو و بەڕێز کاک دکتۆر جەعفەریش ئەندامی لیژنەی وردبینی و هەڵسەنگێنەر بوو. لە 9 سێ بە پلەی زۆر باش تاوتۆ کرام نامەی ماستەرە. بەڕێزان ئینسان کاتێک لە هەر جوگرافیاکدا ژی کۆمەڵێک دیاردەکانی و جوگرافیا دۆخی ئەو کۆمەلگا بە جوان و ناشرینەوە سەرنجی ئینسان مرۆڤ ڕادەکێشێت. منیش بۆ پێی کە لە کۆمەلگایەکی گوڵنشینیدا بووم بەشێکی کەمیش لە ناو ژیانی شاردا ژیاوم هەمیشە عنی لە قۆناغە سەرەتایەکانی ژیانمەوە یەکێک لەو شتانەی سەرنجی ڕاکێشاوم دۆخ و پێگەیشتنە لە ناو کۆمەڵی کوردەواریدا کە بەردەوام ژن ماندوونە ناسانە عنی بە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر لە ناو کۆمەلگەی کوردیدا بەشداری کردووە. سەرڕایەن بەشداریە فرە ڕەنگی و فرە چەشنەی دەبینین وەکو پێویست عنی خاوەنی مێژوویەک نییە و لە هەمان کاتدا ژن بەڕێزان ئاوێنەی ژیانە. ژن لە هەرکوێکدا بێت لە شوێنەدا ژیان ئاوەدانی ژیار حەزارەت زانست پێشکەوتن لەو شوێنێدا دێتە بوون. بەبێبوونی ژن لە ڕاستیدا ئێمە نە پێشەکەوین نە گەشەیەکەین نە ئەبینە خاوەنی شارستانیت. لە ڕاستیدا بەڕێزان ئەگەر تەماشا بکەین سەرەڕای و ئامادەبوونە جەوهەرەی کە ژن لە قۆناغەکانی ژیانە هەیەی تەماشاکەین لە سەرجەم شارستانەتەکانی مرۆڤایەتیدا عین لە کۆنەوە تا ئێستا گوتارێکی ئامادەبوو هەیە هەمیشە وێنەیەکی
نقصانی ژن نیشانەدا. ئەم گوتارە لە ئەدەبیاتی کۆنی جیهانی ئەوە تا ئێستاش بەردەوام لەسەرێ نووسرێ و ڕیشەکەی شێگڕێتەوە بۆ شارستانەتە کۆنەکانی یۆنان و ڕۆمان و تەنانەت لە سەدەکانی ناوەڕاست و عەسری ڕۆشنگەری و ئێستاش سەردەمی مۆدێرنە و گیانگیریدا ئەم گوتارە هێشتا نەڕەویێتەوە. ئەم گوتارە تەنها لە شارستانەتەکانی خۆراوەدا بوونی نییە، بەڵکو شۆڕش بۆتەوە بۆ ناو ژیارەکانی ڕۆژهەڵات. لە ڕاستیدا لە ناو ئەدەبیاتی کوردیشدا بە تایبەتی ڕەگی داکتەوە. ئێمە گەر سەیری پەندی پێشینانی کوردی بکەین دەبینین دەیان پەندی هەیە عنی نیشاندانی ژنە وەکو ئینسانێکی نەخەمڵی وەکو ئینسانێکی ناتێگەیشتووی نوقسان. لە ڕاستیدا ئەمە گەر حەقیقەتێکیشی هەبێ بەیانکردنی ئەم حەقیقەتە بۆ سەرزاری هەموو خەڵک لە ڕاستیدا خودی کێشەیە. لە ڕاستیدا سەرەڕایەم گوتارە چۆنەڵێ ناقلانێ ناوشیارەی کە دەرحەق بە ژن هاتوۆتە مەیدان. لە ڕاستیدا ژنی کوردی سار نەکردوێتەوە لەوەی کە خزمەت بە چی بکە بە کۆی کای و سێکتەرەکانی کۆمەڵگەی کوردی بکە. دەبینین ژنی کورد لە سەرجەم گۆشە جیاوازەکانی ژیانە و خزمەتی کردووە. خزمەتەکانی ژنیش لە ڕاستیدا لە گۆشە و بابەتێکی دیاریکراوە قەتیز نەبووە، بەڵکو سنووری خزمەتەکانی ئەو لە مێژووی کۆمەڵایەتیدا، لە مێژووی ئابووریدا، لە مێژووی خێزانداریدا، لە هەموو کایەکانی کۆمەلگادا سەرەکەی ژن جێدەستی دیارە. و سەرەڕایە و بەشداریە جدیەی ژن لە مێژوودا دەبینین تا ئێستا ئێمە لەناو هەتاوەکۆم لە حەزێ دەتوانم بڵێم کە عنی لەسەرم خاکەدا هەزاران ساڵ ژیان و عنی کۆمەڵێک ڕەگ و ڕیشێکی قوڵی حەزاوت لەم کۆمەلگادا دەبینین تا ئێستا ئێمە دە کتێبی ئەکادیمی بە نرخمانیە کە لە ئاستێکی زانستی قوڵدا لەسەر کەسێتی ژن نووسرا بێت. بۆیە ئێمە هەستمان کرد عنی وەکو توێژەرێک هەوڵ بدەین مێژوویەکی نوێ بۆ ژن بنووسینەوە. بۆ نووسینەوەی مێژوێش ئێمە لە ڕاستیدا پەنامان بردە بەر ئەدەبیاتی کوردناسی. پەنامان بردە بەر ئەدەبیاتی کوردناسی لەبەرەوەی سەرچاوە کوردناسیەکان سەرچاوەگەلێکی دەوڵەمەندن، جیهانێکن پڕ لە زانیاری فرەچەشن و هەمە جۆر دەربارەی بنیادی کۆمەڵگەی کوردی. کوردناسی زانستێکە بەڕێزان لە هەناوی زانستی ڕۆژهەڵاتناسی و هاتوۆتە مەیدان و هاتوۆتە بوون. لە ڕووی میتۆدیوە بەرهەمەکانی کوردناسی لە ڕاستیدا لە ئاستێکی بەرزدان و لە ناو ئەدەبیاتی کوردناسیشدا پێگەی ژنی کورد لە ئاستێکی باڵادایە. هەر تێکستێکی ڕۆژهەڵاتناسێکە خوێنیت و یاخود هەر گەڕیدەیەک هەر بازرگانێک هەر گەشتیارێک ڕۆژێک لە ڕۆژان لە قۆناغەکانی ڕابردوودا سەردانی کوردستانی کردووە، لەسەر ژنی کورد قسەی کردووە. بۆیە ئێمە ویستمان بە سوودوەرگرتن لە سەرچاوە کوردناسی یاخود لە سەرچاوە ڕۆژهەڵاتناسیەکان مێژوویەکی نوێ بۆ ژنی کورد بنووسینەوە. لە کاتێکدا ئێمە لە ڕووی مێژوو نووسی کوردیەوە ئێمە لە ڕاستیدا لە بابەتی قسەکردن لەسەر ژنی کورد یعنی خاوەنی مێژوویەکی دەوڵەمەند نین. و بەڕێزان لێرەدا چمە ناو پرسیارێکەوە ئێمە کاتێک ویستمانە ئەم مێژووە بنووسینەوە، نووسینەوەی مێژوو ژن چ سوودێکی ڕاستێکی باشە؟ لە ڕاستیدا بەڕێزان یعنی نیشاندانی گیانی فیداکاری و دەرمونیانی و دڵسۆزی ژنە لە کۆی قۆناغە جیاوازەکانی مێژووی کورددا. لە ڕاستیدا ئەگەر ئێمە ژن لە هەناوی کۆمەڵگەی کوردی دەربێنین، ژن لە ناو مێژوو حیاتی کورددا دەربێنین، چیمانەمێنێتەوە؟ ئەمە یەک. خارێکی دیکە بەڕێزان لە ڕووی نووسینەوەی مێژوویشنەوە ئێمە توانین ئاشنای مێژووی یاخود کایەکانی دیکەی کۆمەلگا بین، واتە لە ڕێگەی هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژوویشنەوەی ئێمە توانین ئاگاداری مێژووی کۆمەڵایەتی بین، ئاگاداری مێژووی فەرهەنگی بین، ئەدەبیات بین و زانیاری فرەچەشت و جیاوازمان پێدا لەسەر کۆی سێکتەر و کایمعریفەکانی دیکە. و خاڵێکی دیکە بەڕێزان لە ڕێگەی نووسینەوەی مێژووی ژنەوە بە ئاگاهێنانەوەی خودی ژنانە. لە ڕاستیدا ڕاست ئەوان جێدەستیان دیارە لە هێنانەکایی کۆمەڵک عەقڵی گەورە لە ناو کووردا. ئێمە گەر بمانێ و نەمانێت بەڕێزان هەموو ئینسانە دڵسۆز و نیشتمان پەرۆر و ئینسانانەی کە لە قۆناغێکی ژیانە خزمەت بە کۆمەلگای کوردیەکەن بۆ ماوەی 20 ساڵ لە ژێردەستی دایکدا گەورە بوون و دوجاریش لە ژیانی هاوسەرگەری و ژنومێردایەتیدا لەگەڵ ژنێکدا یاخود زیاد لە ژنێکە ممارەسەی ژیانیان کردووە. عنی کەسایەتی پیا و بتەوێنێتەوێت جێدەستی کەسایەتی ژنی پێوە دیارە. وەکو چۆن ژنانی کورد لە ڕابردوودا پێشەنگی هێنانەکایی جۆرێک لە پیاوی باش بوون، جۆرێک لە منداڵی باش بوون و لە هەمان کاتیشدا ئەوان بەرپرسیارن لە چی؟ لە خستنە ڕووی یاخود لە لەدایکبوونی کۆمەڵێک ئینسانی نەخەمڵیوی نەخوێنەواری یاخود ئینسانی
چۆن ئەڵێ احترامان نەگریسی دزێوی ینی نیشتیمان فرۆش لە ڕاستیدا ینی ئەوان وەکو چۆن لە دروستکردنی ئینسانی باشە پشکی شەریان بەرەکەوێ بە هەمان شێوە لە دروستکردنی ئینسانێکی خراپیشدا بە هەمان شێوە پشکیان بەردەکەوێت. و بەڕێزان من بڕایشم وایە لە ڕاستیدا ئێمە گەر ینی هەرێکێک لە ئێمە ئەگەر 2000 کتێب زیاد لە 2000 کتێبش بخوێنینەوە ئەگەر ئێمە لەگەڵ دایکێکی باشدا ممارەسەمان نەکردبێ گەر ئێمە لەگەڵ ئافرەتێکی باشدا ممارەسەمان نەکردبێ ئێمە نابینە کەسێتێکی باش لە ڕاستیدا چونکە لە ڕاستیدا لە مەسەلەی ژن تەنها بابەتێکی ینی بابەتێکی بچووکی بەرتەسکی قەتیسکراونی لە ڕاستیدا جێدەستی هەیە لە پەروەردەکردنی ئینساندا. ئینسان ئەگەر چەندێک خوێندەوار بێت گەر لە بەردەست دایکێکی توندوتیش لە بەردەست دایکێکی باشدا گەورە نەبێت ئینسانێکی عنی ئینسانێکی دڵسۆزی باشی لێ دەرناچێت. خاڵێکی دیکە بەڕێزان خاڵی جیاوازی ئەم کتێبەیە کە ئێمە نووسیمانە یەک خوێندنەوەیەکی قوڵ و وردە لەلایەن ئەو گەڕیدە و گەشتیار و نێردە و توێژەرانەی ینی کە لە کۆمەلگایەکی دیکەوە هاتن واتە ئەوەی کە لەم کتێبەدا قسەیەەکە کورد نییە لە ڕووی ڕەگەزیوە لە ڕووی ئایدۆلۆژیاوە لە ڕووی بیرروباوەڕە بەڵکو توێژەرانێکن لە جوگرافیایەکی جیاوازەوە ئەوان بەبێ سڵەمینەوە بەبێ شەرم قسان لەسەر دۆخ و کەسایەتی ژنی کورد کردووە ینی کەسێتی ژنیان بە شێوازێک کە ینی خاتریەوەیان نەگرتووە لە هیچ گۆشەیەکی ژیانی ژندا ئەمە لەگەڵ میتۆدی ئەواندا ناتۆتە یەک بەڕازگۆیانە ینی جێدەستیان قسە سەر کەم و کورتەکان جێدەستیان قسە سەر کەسایەتی ژن. و خاڵێکی دیکە بەڕێزان لە ناو چوارچەوەی ئەدەبیاتی کوردناسیدا لە ناو ئەم کتێبەدا مێژوێکی ژن مێژوێکی نوێ بۆ ژنی کورد نووسراوەتەوە واتە ئێمە گەر مێژووی ژن مێژووی ژنی کورد لە ناوەڕاستی سەدەی لە سەدەی 90 تا ناوەڕاستی سەدەی 20 وەکو تابلۆیەک بشوبێنین ئێمە ناتوین وەصف و لە گۆشەنیگایەکی بەردەستکە وەصفی تەنها ئەو تابلۆ بکەین بەڵکو سەرجەمی ئەو تابلۆمان باشە وەکو شریتێکی سینەمایی هەر هەمووی لەسەر هەموو جانیبە جیاوازەکان ڕاوەستاین و قسەمان کردووە. خاڵێکی دیکە جیاواز بەڕێزان لەم کتێبەدا ئەوەیە ژنی ناوچەیەکی دیاریکراوە و هەروە ژنی چین و توێژێکی دیاریکراو نەکراتە سنتەر و چەق بکرێتەوە بەڵکو ژنی سەرجەم چین و توێژەکان لە کاتێکدا ئەم کتێبە لە ژنێکە دوێت لە ناو شێوە ژیانی کۆچەریدا لە ناو ڕەشماڵدا لە ناو لادێدا لە ناو شاردا باشە هەرێکێک لەمانە و هەموو ئەو چین و توێژانەی کە لە ڕابردوودا لە کوردستان ئابوون چینی مسکن چینی ئاغا چینی سەید چینی شێخ هەرێکێک لەو چینانە قسەی لەبارەوە کراوە زۆر جاریش بەراوردی ئەم ژیانی و چین و توێژانە کراوە بەراوردی کەسێتی ژن کرا لە ناو چوارچەوەی پرۆسە چینایەتێدا. و خاڵێکی دیکەی جیاوازی ناو ئەم کتێبە بەڕێزان جۆرا و جۆرەتی سەرچاوەکانێتی لە ڕاستیدا و سەرچاوانەی کەم بەرهەمەی لێوە هاتووتە بوون سەرچاوەگەلێکی فرەچەشتن لە سەرەکیترینیان بەشێکی زۆرە و سەرچاوانە بریتین لە کۆمەڵێک لێکۆڵینەوەی ئاکادیمی لەلایەن باسیلیڤا و تۆمابوا و منتیشاشڤیلی و هانسن و ینی کۆمەڵێک پسپۆڕن کە لە ئاسێکی ئەکادیمی بەرزا قسەیان لەسەر ژنی کورد کردووە. چەشنێکی دیکە و سەرچاوانە بریتێ لەو ڕاپۆرت و بەڵگەنامە و دۆکۆمنتانەی کە لەلایەن باڵۆز و نێردە و سەفارەتەکانی وڵاتانی ئەوروپیەوە لە ناو کۆمەڵگەی کوردیدا لەسەر ژنی کورد نووسراوە. چەشنێکی دیکە ئەو سەرچاوانە بەڕێزان ئەو سەفەرنامە و گەشتنامانن کە ڕۆژئاوایەکان هاتوون لادێ بە لادێ شار بە شار باشە لە قۆناغەکانی ڕابردوودا گەڕاون ڕاو سەرنجی خۆیان لەسەر ژنی کورد نووسیوە. چەشنێکی دیکەیان بریتە لە نامە و یاداشت و بیرەوەری وەکو نامەکانی کاپتن لاین و نوئێل و مێجەر نوئێل. بەشێکی تریان بریتە لە وتار و گۆڤار و ڕۆژنامە بیانیانەی کە لە ئەوروپادا و لە ئەمریکادا بڵاو بوونەتەوە دەربارەی لای شوێنێکدا ئێمە ئەسمان پێکردە دەربارەی کەسایەتی ژنی کورد شتیان نووسیبێ ئێمە ئەوەندەی پێمان کرابێت خەڵکمان لێ وەرگرتووە و بەکارمان هێناوە. بەڕێزان ئەوەی کە ماوەتەوە لە خزمەتانە بۆی لە کاتان نەگرم کە من گوێ ئاماژەی پێ بکەم لە چەند خاڵێکی سەرەکیدا کۆی کەمەوە پەیوەندی بە ناوەڕۆکی ئەم کتێبەوەیە بەڕێزان. ئەم کتێبە لە ڕاستیدا جێپەنجێ بەڕێز کاک دکتۆر کامبرانی پێوە دیارە لە ڕووی ڕێخستنی پەیکەری توێژنە و شێوازی میتۆدی نووسین لە ناو کتێبەدا جیاوازە لە سەرجەمە و میتۆدانەی دیکە کە لە بواری مێژوونووسی کوردیدا پەیڕۆ کراوە. لە سەرەتا ئەم توێژنەوەدا بەڕێزان ئێمە ناوەڕۆکی ئەم کتێبە ئێمە بۆی عنی بتوانین لە دۆخی کەسێتی یاخود لە دۆخی ژن یاخود لە کەسێتی ژنەوە ئێمە لە ناو سروشت و جوگرافیای کوردستانەوە چوونەتە ناو نووسینەوەی مێژوو بزانین ئەم سروشتە تایبەتمەندەکانی ئەم سروشتە چین باشە
چواروەرزەی ساڵ بەرز و نزمی ڕووی زەوی ئاو و هەوا ئەمانە چی تەئسیرێکیان لەسەر ژیانی ژنی کورد دروست کردووە سروشتی تۆپۆگرافیای کوردستان چ تەئسیرێکی لەسەر جەستەی ژنی کورد دروست کردووە ئێمە زانین ئەم سروشتە تەئسیرێکی هەبوو لەسەر پرۆسە نیشتەجێبوونی ئینسانی کورد شێوەژیانی کۆچەری شێوەژیانی لادێ شێوەژیانی شار ژن لەناو لادێدا جۆری ژیانی چۆن بووە باشە زمانی قسەکردنی ئینسانێک لە لادێدا بێ ئینسانێک لە شاردا بێ کاریگەری ئەم ژینگە و تۆپۆگرافیایە لەسەر ئەو پشت و بڕوجین و سایدەی لەسەر ئینسانی کورد لەسەر ژنی کورد داتووە و هەروەها کاریگەری ئەم سروشت و جوگرافیا لەسەر لایەنی هونەر لەسەر جەستەی ئینسانی کورد ژنی کورد تأثیراتی کاریگەری لێکەوتە ئیجابی و سلبیەکانی ئەو سروشتەمان لە ناوەڕۆکی ئەم کتێبەدا هەمووی دەرخستووە کاریگەری ئەم سروشتی کوردستانە لەسەر جۆرێ و کاروپیشەیەی کە ژنی کورد لە چوارچەوەی لادێدا کردوێتی لە ناو ڕەشماڵدا کردوێتی لە ناو شاردا کردوێتی ژن لە مەڵبەندی لادێدا چۆن ژیاوە ژن لە مەڵبەندی شاردا چۆن ژیاوە ژن لە مەڵبەندی کۆچەریدا چۆن ژیاوە تەئسیراتەکانی ژینگەی کوردستان بڕوونی و بە شێوازێکی قوڵ بە پشبەسن بە ئەدەبیاتی کوردناسی هەمووی خراوەتە ڕوومن لەبەر دەرفەتی کاتی ینی ڕەنگە نەتوانم بچمە سەری ڕاستیدا ئێمە لە ناو سروشتی کوردستانە کانیم سەرچاواییەکانمانەیە ناوچە کوێستانی و هاوینە هەوارەکانمانەیە و شوێنە پیرۆزەکانمان هەیە هەرێکێک لەمانە چ تەئسیرێکی لەسەر کەسایەتی ژنی کورد کردووە شوێنی پیرۆزچی هەرێکێک لەمانەمان بەورد و دریشت باس کردووە بابەتێکی دیکە کە ئەم کتێبەی لەسەر بەنا ینی ئیشی لەبارەوە کراوەڵماندا خوێندنەوەیەکی قوڵی بکەین بۆ کەسێتی ژن بابەتی چینایەتیە بەڕێزان یعنی بۆی ئێمە لە حقیقەتی دۆخی ژن تێبگەنە بێت ناو پرسە چینایەتەکانەوە بچینە نامانە چینایەتی چییە چینەکانی کۆمەلگەی کوردی چۆن دروست بوون ڕۆڵ و فاکتەری ئاین چیە لە دروستکردنی سیستەمی چینایەتی لە ناو کۆمەلگەی کوردیدا ڕەوشی ژیانی ژن چۆن بووە لە ناو چینی شێخا لە ناو چینی ئاغا لە ناو چینی بەگدا لە نێوان چینی مسکێندا لە نێو چینی سەرۆک خێڵدا تێڕوانین هەرێکێک لەم چینانە بۆ ژنی کورد چۆن بووە چۆن مامەڵایان کردووە ئایا سیستەمە چینایەتەکە لە چ کاتێکدا هەوێنی خۆشبەختی و کامەرانی و خۆشگوزەرانی بووە بۆ ژنی کورد و لە چ کاتێکشدا هەوێنی زەحمەت و ناڕەحەتی و چەوسانەوەی ژنی کورد بووە بابەتێکی دیکە بەڕێزان کە ئێمە ئیشمان لەسەر کردووە مەسەلەی سیاسەتە سیاست چییە ڕۆڵە سیاسیەکانی ژن لە ماوەی 150 ساڵی ڕابردوودا لە کۆمەلگای کوردیدا چۆن بوون ئایا سیاست بۆ مانایە دێت کە ئینسان تەنها بگرێ بە دەسەڵات ڕۆڵی ژن چی بۆ بە شێوازێکی ناڕاستەوخۆ بە ڕۆڵی هەبوو لە شێوازی چارەسەکردنی کێشەکاندا و بە شێوازێکی بەرهەڵستکاری بە هەموو شێوازانەمان بە ورد و درشتی و هەروەها بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ڕێگەی پێکەنی چوونە ناو ژیانی ڕێکخراوەیی و پێگەنانی حیزب و ژیانی سیاسیەوە هەمووانەمان باس کردووە باسمان لە عەقڵێتی مێنتەڵێتی یاخود عەقڵێتی خەڵک کردووە یاخود گوتاری کۆمەلگا یاخود فاکتەری ئاین چ تەئسیرێکیان نەبووە لەسەر یاخود تایبەتمەندی بایۆلۆجیەکانی ژن چ تەئسیرێکی هەبووە لەسەر چی لەسەر پاشەکشەی ژن لە ژیانی سیاسیدا بەسەرچاو دکتۆریکە بابەتێکی دیکە بەڕێزان خێزانی کوردە ژن لە چوارچەوەی خێزانی کووردا خێزانی کورد چییە تایبەتمەندەکانی خێزانی کورد چییە پێگەی ژن وەکو کچ پێگەی ژن وەکو دایک پێگەی ژن وەکو پەروەردەکەری منداڵێک باشە پێگەی ژن وەکو بووک کێشەکانی بووک چەند جیاکاری ڕەگەزی چییە ورد و درشتی سیستەمی فرێژنی لە ناو خێزانی کوردیدا هەموو شتانە بە پشتبەستن بە سەرچاوکردنەسەکان قسەیان لەسەر کراوە بابەتێکی دیکە بەڕێزان ئاکاری ژنی کوردە ڕاستەکەی مەسەلەی دڵسۆزی و ئازایەتی و جوامێری و نەجیب زادەیی بە تایبەتی ئێمە ئیشمان لەسەر ئەو باگراوەندە ناوەشیارەیە کردووە کە ژنی کورد لە ڕابردوودا پەیوەندی بە گۆڕ و مەرقەد و مەسەلەی جادو و خرافات و بابەتانە بووە کە هەوێنی یاخود دەتوان بڵێم ئابرازێکی سەرەکی دواخستنی ژنی کورد بوون بابەتێکی دیکە لەم کتێبەدا قسە لەسەر کراوە مەسەلەی توندوتیژیە بەڕێزان توندوتیژی چییە چەند جۆریە سەرەکی ترینە و توندوتیژانە چین کە بەسەر ژنی کووردا هاتوون بابەتێکی دیکە کە کۆتا بابەتە بەڕێزان مەسەلەی میوانداریە گیانی میوان دۆستی تا چەندێک لە ناو سروشت و ماهێتی ژنی کووردا جێ بۆتەوە ئایا گەر ژن دەربێری لە ناو پرۆسەی میوانداری پیاوەتوانێت دیوەخان بەڕێوەبەرێ پیاوەتوانێت ڕاگیرکردی ئەم پرۆسە بێ ئەو سمعە و ناوبانگەی کە بۆ پیاوان دروستە بێت جێدەستەی ژنی پێوەدیارە وەکو سەربازێکی ون باشە لە ئامادەکردنی خواردن و لە پێشوازی لە میواندا و ڕۆژهەڵات ناسانە چۆن باسییان لە ژنی کورد کردووە
بابەتێکی دیکە بڕێزان جۆری و کار و پیشانەیە کە ژنانی کورد کردویانە لە ڕابردوودا لە هەر لە سەرەتای پێنجی بەیانەوە تاوەکو 11 شەو کارەکانی ناماڵ کارەکانی دەرەوەی ماڵ ئەم کارانە چ تەسیریان لەسەر جەستە و ڕوخساری ژنی کورد بووە چ تەسیریان لەسەر کەسایەتی بووە لەگەڵ دایان پرسیاری دیکە بەڕێزان لە چوارچێوی کتێبەدا وەڵامیان دراوەتەوە من نامەوێت زۆرەوە زیاتر کاتان بگرم بە خێراتنی هەمووتانەکەم دووبارە و دەستان خۆش و زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا بەهرۆز دیارە بەڕێزیان ئاماژەی بەوە کرد کە بڵین ماستەرنامەکەی بەڕێزیان و ناوەڕۆکەکەی تا ڕادێک بۆ ئێمەی خستە ڕوو بێگومان هەتا کتێبەکەش نەخوێنرێتەوە لەلایەن خوێنەرانی بەڕێزەوە لەوانە بێ هێشتا ئەو پەیامانە بە تەواوەتی نەگەیشت پێ پێمان. بۆ ئەم مەبەستەش زۆر بەڕێز کاک دکتۆر جعفەر خاوەن بڕوانامەی دکتۆرایە لە سۆفیزم و کاریگەری لە بزوتنەوە ڕزگاری خوازیگەلی کورد ماستەر لە ناسیۆنالیزم و مامۆستای زانکۆی تیشک بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی شار لە دەستگای میدیای شارپرێس بەڕێزیان لە ماوەی 10 دقە بۆ چارەکێکا خوێندنەوەیکی کورد دەربارەی ئەم کتێبەمان بۆ ئەخاتە ڕوو فەرموو دکتۆر جعفەر. زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون سپاس دکتۆرە بۆ جەنابەت بۆ ماندووبوونت دەنگەکە ئەمەیانە کاک دکتۆر ئەوش بەکاربێن بەڵێ بەڵێ ئەمەیان بۆ ئەویان بۆ تۆمارکردنە ئەوشیان بۆ ئەوەی ئەم بەڕێزانە گویان لێو بێت. سڵاو ڕێز سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون سپاس بۆ ئامادەبوونی ئێوە سپاس و ڕێزی زۆرم بۆ هەردوو لای بەڕێزم مامۆستا بەهرۆز و دکتۆر کامەران بۆم بە خۆشحاڵ دەزانم لێرە لە خزمەتی ئێوەدا ئەگە بتوانین چەند قسەیەکی کورد چەند ڕستەیەکی کورد لەبارەی کتێبێکی گرنگ کتێبێکی ئەکادیمی کتێبێک کە دەتوانم بڵێم تا ئەندازەیەکی زۆر گەورە بابەتیانە نووسراوە هەموو ئەو میتۆدە زانستی و ئەکادیمیانەی کە پێویستە بۆ نووسینێکی ئەکادیمی بۆ نووسینێکی بابەتی تا ئەندازەیەکی گەورە نەک بەڕەهایی لە نێو ئەم کتێبەدا لە ناوەڕۆژی ئەم کتێبەدا ڕەنگی داوەتەوە لە سەرەتاوە لە پێشەچەکەیەوە تاوەکو دەگا بە بەکارهێنانی سەرچاوەکان بەڵام معنای ئەوە نییە کە تەواوی ئەم کتێبە هیچ کەلەپور و کەلەبەرێکی زانستی یا فکری تێدا نەبێت بێگومان لەبەرەوەی ئێمە هەومان دەزانین کوردناسی یەکێکە لەو کایانەی کە لە ناو کایە معریفی و زانستی و کۆمەڵایەتیەکان وەک هەر کایەیەکی تری زانستی و کۆمەڵایەتی ئەگەری ئەوەی هەیە بەلاڕێدا ببرێت ئەگەری ئەوەی هەیە دروست نەبێت ئەگەری ئەوەی هەیە ئەمەی کە کوردناسێک دەیڵێت دەقێکی پیرۆز نەبێت وەکو دەقێکی پیرۆز مامەڵەی لەگەڵدا نەکرێت چونکە هەمومان دەزانین لە تایبەت لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە دوای ئەوەی کە کوردناسی دەبێتە بەشێکی گرنگ یاخود بەشێکی سەربەخۆ لە ناو کایە ڕۆژهەڵات ناسیدا و تایبەت لەلایەن سۆڤێتیەکان بێژێت سۆڤێتی ئەو کاتەوە چ نیکێتین و چ مێجەرسۆن و چ ئەلێکسەندەر ژابا و باقی ڕۆژهەڵات ناسەکانی تریش ئەم کایە جۆرێک لە سەربەخۆی خۆی وەردەگرێت و دەبێتە بەشێک کە تایبەت دەبێت بە نەتەوە و بە کلتور و فەرهەنگی گەلێکی دیاریکراوە و ژنیش وەکو بابەتێک لەناو ئەو فەرهەنگەدا لەناو ئەم کلتورەدا لەناو ئەم نەتەوەدا بۆتە بابەتی قسەکردن لەلایەن کوردناسەکانەوە ئەوەی کە مامۆستا بەهرۆز هەڵی بژاردووە کردوویەتی بە ناونیشانی ماستەرنامەکەی ئەم ڕەگەزە یاخود بڵێن ئەم بابەتەیە کە پرسی ژنە یاخود بابەتی ژنە لە لای کوردناسەکان چۆن بینراوە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە خاڵێک کە پێشەوەی کە بچمە سەر ناوەڕۆکی ئەوە بەهرۆز زۆر ئیشارەی بە ناوەڕۆکی کتێبەکە کرد من هەوڵدەم نەپەڕژێمە نەچمە سەر ئەوە دووبارەی نەکەمەوە خاڵێکی تر بریتە لەوەی کە ئەم کوردناسانە کە هاتوون تایبەت لە سەدەی 20 کە هاتوون بۆ ناوچەکانی عێراق و کوردستان هیچیان نەک هیچیان ڕەبەڕهای قسە نەکەن بەڵام بەشێکی گەورەیان هەڵگری پەیامی سیاسی دەوڵەتەکانیان بوون هەڵگری بەرژەوەندی سیاسی ئابووری بازرگانی دەوڵەتەکانیان بوون واتە ستراتیژ و پەیامێک هەبووە لە پشتی هەر وشەیەک و هەر لێکدانەوە هەر نووسینێکی ئەوان بۆیە ناکرێت بەڕەهایی ئێمە تەسلیم بەو بۆچوون و بەو دەقانە بین کە ئەوان لەسەر ژنی کورد گوتویانە لەسەر پیاوی کورد گوتویانە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی گوتویانە لەسەر پرسە و زەواج و زەماوەند و گەشت و خۆڕازانەوە جلوبەرگ و پێکهاتە و ستراکچەری کۆمەڵایەتی و فەرهەنگی ئێمە گوتویانە هەموو ئەوانە دەبێت بە چاوی ڕەخنەوە بینرێت و ئەرچی سەرەکی توێژەری کاری زانستیش بریتە لەوە بە عەقڵی ڕەخنەی مامەڵە لەگە هەر ڕستە و هەر شێ بکات
کە لەلایەن نووسەرێکەوە جا کورناس لە یا غەیری کورناس دەخرێتە بەردەمی بۆی کەوا بتوانێت بە نەتیجە شتێکی بابەتی پێشکەش بکات. من سەرەتا ئەمە سەرەتا نەبوو ڕاست بوو. ئەم کتێبە نامەیەکی ئەکادیمیە بە شێوەیەکی زانستی نووسراوە تا ئەندازەیەکی زۆر یەکێتی بابەت کە مەرجێکی گرنگی هەر نووسینێکی زانستیە لەناو ئەم کتێبەدا لەبەرچاو گیراوە بابەتی بوونی تێدا پارێزراوە. توێژەر یەکێک لەو لایەنانی کە دڵخۆشکەرە بۆ ئێمە کە لە ناوەندە ئەکادیمیەکاندا بتوانین خوێندکاری بەم شێوەیە بتوانێت نامەی باش بنووسێت نامەی زانستی باش بنووسێت نەچۆتە ژێر کاریگەری هەموو ئەو بۆچوونانەی کە کورناسەکان گوتویانە لە هێندێک شوێندا ڕێی خۆی گوتووە لە هێندێک شوێندا قسەی خۆی هەیە لەسەریان شیکردنەوە و لێکدانەوەی تایبەتی خۆی هەیە لەسەر ڕستە و لێکدانەوەکانی ئەوان لە هێندێک شوێنیشدا کە پێویست بوو قسە بکات قسەی نەکردووە. ڕاستیەکەی کاک بەهرۆز دەستی بۆ بابەتێک بردووە کە دەتوانم بڵێم لە ناوەندی ئەکادیمی و لە ناوەندە زانستیەکانی ئێمەدا تا ئەندازەیەکی زۆر گەورە کەمترین قسەی لەبارەوە کراوە. ئەگەر قسەشی لەبارەوە کرابێت لە ئاستی زانستیدا لە ئاستی ئەکادیمیدا وەک پێویست قسەی لەبارەوە نەکراوە. ئەو دەیەوێت پێمان بڵێت وەک چۆن مێژوویەک بۆ پیاو هەیە، وەک چۆن مێژوویەک بۆ سروشت هەیە، وەک چۆن مێژوویەک بۆ ئیمپراتۆریەت و بۆ جەنگ و بۆ سەرکردەکان هەیە، دەشێت مێژوویەکیش بۆ ژن هەبێت. بێگومان ئەمە داهێنانی ئێمە نییە، ئەم مێژووە بۆ ژن هەبووە لە ئەوروپا. ئەم نامەیە لە ڕەهەندی جیاوازەوە مامەلە لەگەڵ خودی ژن دەکات وەکو پێکهاتێکی کۆمەڵایەتی و بایۆلۆژی، وەک مرۆڤ وەک بەشێک لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تەنانەت سەربازیش سەیری ژن دەکات و لێکدانەوەی بۆ دەکات. واتە ئەو مێژووە جێدەهێڵێ ئەوەی کە کاکتۆر کامرانش لە پێشتیچەکەدا ئاماژەی پێداوە کە پێی دەوترێ مێژووی ماوە کورد دەچێتە ناو ئەو کایە یاخود ئەو دنیای کە پێی دەوترێ مێژووی مامناوەند و ماوە مامناوەند و مێژووی ماوە درێژ. ئیدوارد لە شەستەکانی سەدەی ڕابردوو کتێبێکی نووسی بە ناوی مێژوو چییە؟ What is history؟ ئەم کتێبە لە تاوەکو ساڵی 2002 قسەیەکی ئەوتۆی لەبارەوە نەکرا لە دنیای ڕۆژاوادا. لە ساڵی 2002 نۆ توێژەری ئەوروپی کتێبێکیان نووسی دوای 40 ساڵ تقریبا نزیکەی 40 ساڵ تێپەڕبوون بەسەر کتێبەکەی ئیدوارد کار کتێبێکیان نووسی بە دەستە جەمعی بە ناوی ئێستا مێژوو چییە؟ من ئەم نمونەیەم بۆیە هێنایەوە. ئێمە لە ئەمیزەچیەوە لە سیەکانەوە هێشتا ئەو پرسیارەمان لا دروست نەبوو مێژوو چییە؟ هەر بە دوای ئەوەدا بە دوای ئەم شێوە نەریت و ئەم شێوە کلاسیکەی نووسینەوەدا دەگەڕێن کە لە ئەمیزەچی و لە شەرەفنامەوە پێشتر لە سەدەی 16 و دواتر کە شێوە زانستیەکەی خۆی وەردەگرێت لە ئەمیزەچی و دواتر هەر بەو شێوەیە بەم شێوە کلاسیکێ دەمانەوێت بەردەوام بین. کاک بەهرۆز هەوڵێکی جددی ئەم نامەیە هەوڵێکی جددی تێدا دەبێنرێ بۆ تێکشکاندنی ئەم کایە کلاسیکێ لە نووسینەوەی مێژوودا. ئەم توێژەرانەی کە پرسیان ئێستا مێژوو چییە؟ ئەوان مێژوویان وەکو گشتێک وەرنەگرت. کەن مێژووی ئێستا مێژووی ئاین چییە؟ ئێستا مێژووی ئیمپراتۆریەت چییە؟ ئێستا مێژووی فکری چییە؟ ئێستا خودی مێژوو خۆی چییە؟ ئێستا مێژووی سیاسی چییە؟ ئێستا مێژووی ڕۆشنبیری چییە؟ یعنی بەم شکڵە هەموو توێژینەوەکانیان ناونیشانی هەموو توێژینەوەکانیان وشەی ئێستایان خستە پێش. بۆ ئەوەی کەوا دوای تێپەڕبوونی 40 ساڵ مێژوو هەمان ئەمە نییە کە ئیدوارد کار بگوێتی. ئەو پرسیارە جەوهەری و بنیادەی کە لە هوشیاری کۆمەڵایەتی و زانستی ناوەندە ئەکادیمیەکانی ئێمەدا بەداخەوە تووشی غائبوونێکی گەورە بووە. ئەم کتێبە لە زۆر شوێندا ئاماژەی زۆر گەورەی تێدایە کە ژن لە نادیارەوە دێنێتەوە ناو دنیایەکی دیار، ژن لە دنیایەکی شاراوە ئاشنا دەکاتەوە بە دنیایە کە وجودی هەیە، ژن دێنێتەوە ناو کایی کۆمەڵایەتی، کایی سیاسی، کایی کلتوری و کایی تەنانەت سەربازی. تەنها بوونێک نییە لە ناو ماڵدا خەریکی پاکردنەوەی ماڵ بێ، خەریکی ئامادەکردنی خۆراک بێ بۆ ڕەگەزێکی بەرامبەر،
خەریکی منداڵ بەخێوکردن بێ بەڵکو لە سەروی ئەم کارانەوە کاری تری زۆریشی کردووە بەڵام یەکشت هەیە ئێمە نابێ بیرمان بچێت ئێمە دەزانین بەشی هەرە گەورەی کورتناسەکان کە هاتوون بۆ کوردستان وەک پێشتر ئاماژەم پێدا پەیامێکی سیاسیشیان هەبووە ئەم پەیامە سیاسی پەیامی دەوڵەت بووە پەیامی هێزە کۆلۆنیالیستەکە بووە پەیامی ئەو هێزە بووە کە ئەم پڵان کارتن هی یاخود پڵانی کردووە بە حاکمی سیاسی لە شوێنێکی دیاریکرا و لە جوگرافیایەکی دیاریکراودا ئەوان وەزیفەی سەرشانیان بۆ ئەوە بکەن نەک وەکو توێژەرێک هەموو ناڵێم حاکمە سیاسیەکانیان یەکێک لە وەزیفەکانی سەرشانیان چۆن کاری هەواڵگریان کردووە بە هەمان شێوە بریتی بۆ لە دیراسەکردنی کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگی و هەموو کایە جیاوازەکانی ناو ژیانی سیاسی و فەرهەنگی ئەو کۆمەلگایی کە تێیدا لەو شوێنەی کە تێیدا بوون بە حاکمی سیاسی بۆیە ناتوانین 100% بەڕەهایی وەکو تێکستێکی تەواو ڕاست مامەڵە لەگەڵ ئەم تێکستانە بکەین دەبێت هەم بە گومانەوە هەم بە پارێزەوە هەم بە چاوی ڕەخنەوە ئەم تێکستانە بخوێنینەوە بۆ نمونە من یەک نمونەتان بۆ دێنمەوە کاک بە مامۆستا بەهرۆز لە کتێبەکەی ئاماژەی پێداوەکەم پێم وا بوو دەبووە قسەی جددی لەسەر بکات بەڕاستی چکەمە نمونەیەکە لە ناو دەیان نمونەی تردا نمونەیەکی مارتن ڤان برۆنسن دەجێڕێتەوە کە چۆن ژنێک کە ژنێکی لە ڕوخسار و دیمەن و ڕواڵەتدا جوانە وەکو ئەو وەسفی دەکات ژنێکی جوان بووە پێشوازی لە ڕێبوارێک دەکات کە دەچێت بۆ ماڵیان دیار لەم کتێبە زۆر ئاماژە بەوە دراوە کە کورد چەند خانەدان بووە ژنی کورد چەند خانەدان بووە چەند ئازار بوو لە پێشوازیکردن لە میوان ئەوانە ڕاستنیە یعنی ڕاستینە هیچ گومانێک ڕەنگە هەڵنەگرن بەڵام کاتێک کە پێشوازی لەم ڕێبوارە دەکات دەچێتە ماڵەکەی کاچی ڕێبوار دیارە دوایەوەی خزمەتی دەکات نان و خۆراک پێدەدا چاو دەبڕێتە ژنەکە دەوێت پەلاماریدا بەپێی ئەم چیرۆکەی برۆنسن جێڕاوێتەوە ژنەکە پیاوەکە هەڵدەواسێ بە دارێکەوە هەڵی دەواسێ هەتا ئێوارە کە مێردەکەی دەگەڕێتەوە سەیر دەکات دەبێنێ پیاوێک بە دارێکەوە هەڵواسراوە کە پرسیار دەکات ئەمە چییە ئەم ڕووداوە چییە دەڵێ ئەمە ویستوێتی ناموسی تۆ بدزێ ویستوێتیش هاتووە شتێک لە تۆ بدزێ بۆیە منیش هەڵم واسی بەو دارەوە بەڵام سزاکەی ئەوەندە بەسا ئیدی ئازادی دەکەین هەبە نەمە ناچێتە عەقڵەوە بەڕاستی یعنی لە کۆمەڵگەی کوردی ئێستاشدا پیاوێک بچێتەوە ماڵەوە ڕێبوارێک چوو بێ ویزبێتی تەعەدا لە ژنەکەی بکات بە دارەوە هەڵی واسی بێ پیاوەکەش بڵێ فرم بڕۆ دەرەوە یعنی ئێمە هێندێک شت هەیە زێدەگۆیی تێدا نەکرێ باشە یعنی وەک خۆی ببیندرێ ئێمە هوشیاری کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی دەزانین و ئەو بنیاد و ژێرخانە فەرهەنگی و کلتوری کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردیش دەزانین و دەزانین عەقڵی پیاوی کوردی تا چەند بڕ دەکات لە بەرامبەر مەسەلەی ناموس کە دێتە سەر مەسەلەی ناموس خودی خۆی بردەچێتەوە ناموس چونکە هەموو بەداخەوە شەرەف ناموس هەمووی بەژنەوە دەبەستێتەوە هەمووی بەژنەوە گرێ دەداتەوە ئیدی ژن دەبێتە ئەو سیمبولەی پاراستنی کەرامەتی ئەو پاراستنی شەرەفی ئەو پاراستنی ناموسی ئەو بۆیە ڕێتی ناچێت کاتێک کابرای ڕێبوار هاتووە دوای خزمەتێکی زۆر شەرەفی ویزبێتی پەلاماری شەرەفی ئەو داویش بڵێ وەڵا سەرسەر و سەرچاوم بەخێر بووی خوا حافیزم بێ ئەمە کەمتر ڕێیتەیە چێ بەڕاستی ئەم دکتۆر گیان کاتەکەمان بەسەر چاو وەڵام من یەک خاڵی تری جەوهەری دەمەوێت ئیشارەی پێ بدەم مەسەلەی کوردبوون و ژنبوونە کوردبوون ئێمە هەمومان دەزانین بابەتێکی جەبریە بابەتێکی بژاردەنیە لە بەردەمی هیچ یەکێک لە ئێمە دانرابێ ئێمە کە هاتووینە دنیاوە ئەوەندە بەسە دایک و باوکێکمان هەبێ کورد بێ واتە بوون و پێکهاتەیەکی بایۆلۆژیە لە سەرەتادا بەڵام دوجار ئەوەی کە دەتکا بە کورد ئەوەی کە مانای سیاسیت پێدەدا وەکو کوردێک بریتیە لەم ڕەوتە مێژووی و کۆمەڵایەتی و فەرهەنگی کە لە سیاقێکی دیاریکراوی مێژوودا تۆ کار لەسەر تۆ دەکات کار لەسەر بنیادی کۆمەڵایەتی و فەرهەنگی تۆ دەکات ئەمە تۆ دەکات بە کوردێک معنای سیاسیت پێدا جیاوازە لەو معنا کۆمەڵایەت لەو معنا بایۆلۆژیی کە تۆ بە ئیجباری وەکو کورد لەدایک بووی ئەم نمونەیەم بۆیە هێنایەوە دەمەوێت بیبەستمەوە بە ژن لە سەدەکانی زۆر کۆندا خێڵی زۆرمان هەبوون لە باکووری ئۆقیانوسیا کە ژن هەمانە ڕۆڵی پیاوی بینیەوە ژن ڕۆڵی زۆر گەورەتری بینیەوە لە پیاو ئەو ئەرکێکی ئێستا ژن لە کۆمەلگای شەرقی جێبەجێ دەکات پیاو جێبەجێ کردووە واتە ئەرکەکان پێچوانە بوون ئەم لێکۆڵینەوانە کە مارگرێت میر کردوێتی دراسی مەیدانی بوون دوجار بوون بە بنەما بوون بە ژێرخانی فکری کەسێکی وەکو سیمۆن دی بۆڤوار بێت بڵێت ژن بە ژنی لەدایک نابێ
ئەمە کللتورە، ئەمە مێژووە، ئەمە پەیوەندی کۆمەڵایەتی، ئەمە فەرهەنگی کۆمەڵایەتە دەیکا بەژین. دووبارە بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. دیارە ئێمە گوێبیستی مامۆستا بەهرۆز بووین، باسی ناوەڕۆکی کتێبەکەی خۆی کرد، دواتر کاک دکتۆر جعفەر خوێندنەوەیەکی بۆ کتێبەکەی بەڕێزیان کرد. ئێستاش کات ئەین بە زۆر بەڕێز کاک دکتۆر کامەران کە وەک سەرپەرشتیاری ئەو ماستەرنامەیە ئەویش ڕاو بۆ چوونی خۆی هەمووکو سەرپەرشتیارێک هەمووکو ئەکادمیەک خاتە ڕوو. دکتۆر کامەران پسپۆڕی فەلسەفەی مێژووە، پرۆفیسۆر یاریدەدەرە لە بەشی فەلسەفە و توێژینەوە کولتوریەکان لە کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلەیمانی و سەرپەرشتیاری چەندین ماستەرنامە و دکتۆرای کردووە و چەندەها توێژینەوەی زانستی دەربارەی مێژوو، ئاین، کۆمەڵگە و ژن و چەندین بابەتی تر لە گۆڤارە زانستی ڕۆشنبیریەکانی کوردستانی و عێراق بڵاو کردوتەوە. ئێستاش کات ئەین بە کاک دکتۆر کامەران بۆ چوونەکانی خۆی بخاتە ڕوو لە ماوەی یەک چارەکە. سوپاس دەکەین. بەناوی خۆی گەورە، ئێوارەتان باش. سەرەتا زۆر سوپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون، زۆر سوپاس بۆ یەک بە یەکتان کە عەزیەتان کێشاوە بەم گەرمایە هاتوون. سوپاستانەکەم. بە دڵنیاییەوە پێم وایە مامۆستا بەهرۆز و کاک دکتۆر جعفەر کارەکەیان بۆ من ئاسان کرد و من بۆکۆڵە پێشەکیەکم نووسیوە، لەو پێشەکیە باسم لەوە کردووە، ڕای خۆم لەسەر ئەو کتێبەداوە، هەر بە ناوی دروستکردنی مێژوویەک بۆ ژنی کورد، دروستکردنی مێژوویەک بۆ ژنی کورد. چونکە تا ئەو کاتە لە ڕاستیە لە ئەگەر ئێمە باز دەکەیەکەین باز لە 1800ەکانەکەین بۆ 1950 تقریبا. ئەمە مێژوویەکی ماوەکورد نییە، یعنی مێژوو ژن ناکرێت بەوکو مێژوویەکی سیاسییان مێژوویەکی ڕوودا و حەدەسێک نییە لە ساڵێکی دیاریکراوە ڕوویدا بێت. بە دڵنیاییەوە مێژوویەکی ماوە مامناوەند و ماوە درێژە و کاتێکی زەمنێکی زۆری ئەوێت بۆ ئەوی تۆ قسەی لەسەر بکەیت. بۆیە من ئەم هەلە ئەقۆزمەوە لە ڕاستیە بۆی باسی بابەتێکی زۆر گرنگ بکەم بەلای خۆمەوە کە خۆم شاید حاڵی وەکوڵێ گەواهیدەری ئەو بابەتەم کە ئەویش بابەتی چییە ئەکادیمیا و مێژووی ژن لە هەرێمی کوردستانە. یعنی ئەو توێژینەوانەی کە لەسەر ژن لە زانکۆکانە ئەکرێت، ینی ئایا تا ئێستا لە زانکۆکانی ئێمە ژن بووەتە بابەتی توێژینەوەکردن لە ڕاستیە؟ لەکوێی وەکوڵێ لە چ خانەیەکی توێژینەوە مێژوویەکانە ئیشی لەسەر کراوە؟ ئایا مێژووی ژن چییە لە ڕاستیە؟ چەمکی مێژووی ژن چییە؟ بە دڵنیاییەوە بێگومان حەزەکەم تۆزە بە ورد تێنیکەم لەبەرەوەی مەبەستم هەیە لە ڕستەکان. چەمکی مێژووی ژن ئاماژە بۆ لێکۆڵینەوە و گەڕان بە دوای ڕۆڵ، ئەزمون، بەشداریکردن، دەستکەوتەکانی ژنان بە درێژایی مێژوو دەکات. هەروەها ژیان و کاریگەرێتیەکانی ژن لە ناو کۆمەڵگە و کەلتور و قۆناغە مێژوویە جیاوازەکاندا لە خۆ دەگرێت. مێژووی ژن لە میانەی خستنەڕووی دید و ئەزمموی نیوەی دانیشتوان واتە ژنان کە زۆر جار لە گێڕانەوەی مێژووی نەریتیدا واتە تەقلیدیدا پەراوێزخراون یان سڵاونەتەوە هەوڵ دەدات تێگەیشتنێکی گشتگیرتر و ورتر دەربارەی ڕووداوە مێژوویەکان بەدەست بێنێت. هاوکات بە تیشکخستنە سەر دەستکەوت و ڕۆڵی ژن لە بوارە جیاوازەکانی وەک سیاسات، زانست، هونەر، بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و تا دوایی مێژووی ژن ئاڵنگاری ئەو چەمکو وێنە نەریتیە دواکەوتوانە دەکات کە بەردەوام بەشداریکردنی ژن لە بوارە جیاوازەکانی ژیاندا سنووردار دەکات. دیارە مێژووی ژن لە زانکۆکانی کوردستاندا کایەکی پەراوێزخراوە، ئەویش بەهۆی ئەوە کە هێشتا شوێنی شایستەی خۆی لە توێژینەوە ئەکادیمیەکاندا نەگرتووە. دیارە ئەو میتۆدەی ئێمە چەند جار ئەوەمان دووپات کردوێتەوە، ئەو میتۆدە توێژینەوەیەی کە لە بەشی مێژوەکانی زانکۆکانی هەرێمی کوردستاندا کاری پێ دەکرێت بەناونیشانە گشتەکەی پێوترێت میتۆدی ڕانکەیی. ڕانکە مێژوونووسی گەورەی ئەڵمانی لە نیوەی دووەمی سەدەی 19 ژیاوە، واتە زەمنێکی زۆر دوور و درێژە، بەلای کەمەوە سەدە و نیوێک پێش ئێستا، بەلای کەمەوە سەدە و نیوێک پێش ئێستا ژیاوە. جەخت لەسەر چیە کاتەوە ئەم میتۆدە؟ جەخت لەسەر سیاسەتە کاتەوە، جەخت لەسەر تاگە کاتەوە، مێژووی تاگ، جەخت لەسەر ڕووداوە کاتەوە، جەخت لەسەر
کرۆنۆلۆجیا کاتەوە واتە بە دوای یەکداهاتنی زەمەنی یان ڕووداوە مێژوویەکان جەنگ و پەیماننامەکان لە کاتێکە ئەگەر هەر لە سەرەتای سەدەی بیستەوە ئەگەر سەیری پەرەسەندنی میتۆدی توێژینەوەی مێژووی بکەین لە ئەوروپا لە وڵاتە تەنانەت لە وڵاتەکانی وەکو یابان وەکو چین وڵاتەکانی ڕۆژهەڵاتیش یعنی گۆڕانکاری گەورە ڕوویداوە یعنی ئەتوانم بڵێم میتۆدی توێژینەوەی مێژووی هەنگاوی زۆر گەورینەوە و میتۆدی زۆر پێشکەوتوو هاتوۆتە ئاراوە بۆ ئەوەی کار لەم کایە گرنگە بکات. مێژووژن کایەکی ڕەخنەگرانەیە کە سەر لە نوێ پرسیار لە ئامراز و چەمکەنەریتەکانی مێژوو دەکات واتە هەوڵی وەرگرتنەوەی دەنگ و ئەزمونونەکانی نیوەی پەراوێزخراوەکانی کۆمەلگا دەدات بەڵام دامەزراوەکانی خوێندنی باڵا لە کوردستان سەرەڕای هەوڵە تاکە کەسیە دەگمەنەکان ئەم گۆڕانکاریە معریفیان بە هەند وەرنەگرتووە. ئەو توێژینەوانش کە لەسەر کەسایەتیە ژنە بەناوبانگەکانی وەک حەبسەخانی نەقیب عادیلە خانم خانزاد میری سۆران و تا دوایی یعنی ئەنجام دراون ئەوە بازنەی مێژووی تاک و کەسایەتیان تێنەپەڕاندووە واتە بەبێ ئەوەی ڕەچاوی ئەو زەمینە کۆمەڵایەتیە بکرێت کە ئەزمموی ژنانیان داڕشتووە. با من لێرەیە باز لە سەرەتای ئەم وەکۆڵێ هەنگاوە گرنگە بکەم کە پێوترێ مێژووی ژن و مێژوویەکی ئەکادیمی ئەزمونێکی باباس لە ئەزمونێکی داهێنارانە بکەین. بێگومان ئەتوانم بڵێم لەم طبعاً بە شانازیەوە ئەتوانم بڵێم لەم ناوکۆیەدا ئەزمموی توێژەرێکمان هەیە کە هەر خوێندکاری بەکەرەرۆز بوو لە زانکۆی سلێمانی بە ناوی ڕاز ئەسعەدەوە ئەم وەک ئاڵنگاریەکی ڕاشقاو بۆ دامەزراوەی ئەکادیمی دەرکەوت کاتێک توێژینەوەی دەرچوونەکەی بە ناونیشانی میرزا منگوڕی و مێژووی ژن نووسی ئەوە بوو لە هەڵسەنگاندنەکەدا ناونیشانەکەی ڕەت کرایەوە داوای لێکرا کە ناونیشانەکەی مێژووی ژن لە ناو قەوسێکە بۆ چی بگۆڕێت ژن لە نووسین و بەرهەمەکانی میرزا منگوڕیدا بگۆڕێت چونکە دیار بوو کە تا ئەو کاتە مێژووی ژن گوزارەیەکی ئاشنا نەبوو. ئێمە باسی 2020 بۆ 2021 یعنی 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا هەر بووە بە دەنگێکی بەرز پرسیار کرا طبعاً ئەوەی کە پرسیاری لێکرد بێگومان کەسێکی ئەکادیمی وەکوڵێ خاوەن نازناوێکی باڵا مێژووی ژن واتای چی؟ خۆ ئێمە مێژوویەکمان نییە بۆ پیاو ئەمەش گزارشتێکی قوڵی ڕیشەداری پیاوانە بوو لە ڕاستیە واتە هەر هەوڵێک بۆ فراوانکردنی ئاسۆی مێژوو بە بچووک و سوک تەماشا دەکات. لە ڕاستیە کاتێک ئەم واقعەم بینی ڕاستەوخۆ ئەزمونە تراژیدیەکەی مێژونووسی بەناوبانگی جیهانی گێردا لێرنەرم بیرکەوتەوە دامەزرێنەری کردداری کایی مێژووی ژنان لە خۆرئاوا لێرنەر کە لە نازیزم هەڵات و لە ئەمریکاش نیشتەجێ بوو لە پێگەیەکی دوو پەراوێز خستنەوە دەستی بە گەشتەکەی کرد واتە وەک ژنێک یەکەم ژنێک پەراوێزخە دووەم وەک کۆژبەرێک و جوولەکەیەکیش لە کاتی خوێندنی دکتۆراکەی لە زانکۆی کۆلۆمبیا لە ساڵانی 60ەکانە بە دیاریکراوی 62 بۆ 63 پرۆفیسۆرەکان بیرۆکەکان بۆ توێژینەوەی مێژووی ژن ڕەت کردنەوە هەمان ناونیشان پێیان گوت ئەوە بابەتێکی ڕاستەقینە نییە گاڵتەیان بەوە دەکرد کە هەوڵی داوە ژن بخاتە ناو کایەیەکی پیاوانەوە بەڵام لێرنەر ڕوبەڕووی ئەم ڕەتکردنەوەیە بووە و یەکەم پرۆگرامی ئەکادیمی دەربارەی مێژووی ژن لە زانکۆی سارا لۆرنس دەست پێ کرد و بەم شێوە کایەیەکی زانستی تەواوی دامەزران واتە یەکەم ژن بوو کە وەکو چەمکی مێژووی ژنی وەکو بابەت بکاتە بابەتێک توێژینەوەی زانستی نامەیەکی زانستی و بەشێکی دیاریکراویشی بۆ دامەزران. جیاوازی نێوان ئەم دوو ئەزمونە من بەراورد من ناڵێم ڕاست ئەسعەد لێرنەرە لە ڕاستیە من باسی ئەزمونەکە ئەکەم و من باسی ئەو بابەتاکەم کە کاری لەسەر کراوە باسی ئەو ناوەندە دوو ناوەندە ئەکادیمیاکەم کە ئەم دوو کەسایەتی تیا بووە کە لە هەردووکیان لە ڕاستیە یەک شتیان وروژان سروشتی قەدەغەکردنێتی دامەزراوەی لە چوارچێوە جیاوازەکاندا ئاشکرا دەکات لە کاتێکە لێرنەر ڕوبەڕووی دامەزراوەیەکی لیبرال بووەوە سەرڕای دەمارگیریە پیاوانەیەکەی بە شێوەیەکی هەندێکی واتە جوزئی بە گۆڕانکاریەکان قایل بوو بەڵام ڕاست ئەسعەد ڕوبەڕووی دامەزراوەیەکی فێرکردنی نەریتی بووەوە کە بەڕووی داهێناندا داخرا بوو لێکۆڵینەوەی ڕەخنەیی بە هەڕەشە دەزانین نەک دەرفەت بۆیە لە بنەڕەتەوە ناونیشانی بەرهەمەکەی نەخرایە ژێر پرسیارەوە بەڵکو لە بنەڕەتەوە بە تەواوی شەرعێتی بابەتەکەی ڕەتکرایەوە. ئەم بەراوردکردنە لێکچوونەکانی گۆشەگیری و گاڵتەجاڕی و بەرگری دەخاتە ڕوو بەڵام جیاوازیەکی قوڵ لە پێکاتی دامەزراوەییدا ئاشکرا دەکات
لە کاتێکا دامەزراوەی لێرنەر سەرڕای کەم و کوڕیەکانی توانای پەرەسەندنی هەبوو، بەڵام دامەزراوەکەی ئەسعەد تەنانەت بەرامبەر بە بیرۆکەی پەرەسەندنیش بەرگری دەکات. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو، ڕاست ئەسعەد پاش دەرچوونی پاشەکشەی نەکرد و پێداگری لەسەر ئەوە کرد کە ناونیشانەکەی وەک خۆی بمێنێتەوە، واتە میرزا مەنگوڕی و مێژووی ژن. ئەوە بوو دوای چەند مانگێک کتێبەکەی چاپ کرد. دا ماوەی 3 مانگە ژمارەی نەما هەموو کتێبخانەکان من خۆم لە نزیکەوە ئاگادار بووم داوای ژمارەیان لێ کرد. تەنانەت کەسە بوو بۆ نمونە لە کفریەوەی سەش بینمێت کەسێک داوای 50 نوسخەی لێ کرد بوو، لە چەمچەماڵەوە داوای 15 نوسخەیان لێ کرد بوو بۆ چاپی دووەمی، یعنی چاپی دووەمیشی ئێستا نەماوە. لە ڕاستیان من خۆم یەک نوسخەم لا نییە، ئەوە هینێک بوولەوە. بەڵێ ئەمە تاوەکەم باش. ژن لە دیدی کوردناساندا ئەوە بوو لەو زمینەیەدا بە هاوبەشی لەگەڵ توێژەری بەتوانە مامۆستا بەهرۆز بەکرد پرۆپۆزەڵی ژنی کورد لە دیدی کوردناساندا. ئێمە وتمانە بێگەشە بەمە بدەین پێشکەش کرد، بەڵام بە بەکارهێنانی فرە میتۆدی و ورتریش میتۆدێک کە ئیلهامی لە مێژووی گەشتی فێرنان برۆدێلەوە وەرگرتە بوو. فێرنان برۆدێل بڕبڕەی پشتی قوتابخانەی ئانالزی فەڕەنسیە لە ڕاستیە، و ئەوە بوو نامە ئەکادیمیەکە نووسراکە ئێستا کتێبێکە. بەمەش بووە یەکەم نامەی ئەکادیمی خوێندنی باڵا لەسەر مێژووی شن کە بە میتۆدێکی نوێ لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی لەسەر ژن بنووسرێت. جێگەی ئاماژەیە کە پێشتر هەندێک توێژینەوە لەسەر ژن نووسرا بوون، بەڵام ئەوانە نەیانتوانی بوو میتۆدە ڕانکەیەکە تێبپەڕێنن. سەرای کەم و کوڕیەکانی کتێبەکە وەکو کاک دکتۆریش ئاماژەی پێکرد، کتێبەکە مێژوویەکی بۆ ژنی کورد لە سەرەتای سەدەی 19 واتە ناوەڕاستی سەدەی 20 دروست کرد. کۆمەڵێ مەشخەڵی بۆ ئێمە ئاشکرا کرد، بداگیرسان لە ڕاستیە، واتە کارێکی بنەڕەتیە بە هەموو پێوەرەکان. هەوڵدانێکە بۆ گەڕاندنەوەی ژنان بۆ شوێنە واقعەکەی خۆیان وەک بکەرێکی چالاک لە مێژوودا، نەک تەنها وەک سێبەری پیاوان. بەڵام ئەم دوو کارە یارمەتی دەربوون بۆ شڵەقاندنی ئاوەمەنگەکان. دوای سەرکەوتنی هەردوو کارەکە و سەدا گەورەکەیان پێشنیار و پرۆپۆزەڵ بۆ نووسینی مێژووی ژن لە قۆناغی ماستەر و دکتۆرا دەستی پێکرد. واتە ئەبووەش جۆرێک لە شانازیکردن بۆ ئەوەی دوان نەکەوێت هەر مامۆستایەک هەوڵێدا پرۆپۆزەڵێکی هەبێ لەسەر مێژووی ژن باز لە مێژووی ژن بکات، چونکە وەکوڵێ کاردانەوە ڕۆشنبیری و کاردانەوە جەماوری و کۆمەڵگەیەکەیان بینی کە لە ڕاستیە کۆمەلگا لە چه ئاستێکایە بۆ ئەو بابەتە. تەنانەت لە مانگی کانونی دووەمی 2023 دا یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی ژن بەناویشانی ژن لە ئاوێنەی کۆمەلگا و مێژوودا بەڕێوە چوو. بەڵام زۆر تەبەن لە زانکۆی سلێمانی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان، بەڵام زۆربەی توێژینەوەکان بەداخەوە بەشی زۆری توێژینەوەکان بە میتۆدە نەریتیەکە پێشکەش کرابوون. واتە کۆنفرانسەکە زیاتر نمایشێک بوو بۆ دەرەوە نەک ساتێکی زانین، ساتێکی معریفی. مێژووی ژن چێژوەرگرتنێکی هزری نییە، بەڵکو پێویستیەکە بۆ تێگەیشتن لە مێژوو بە واتە مرۆییە گشتگیریەکەی. بەرگریەکە بەرامبەر بە باڵادەستی گێڕانەوەی پیاوانە و بانگەوازێکە بۆ بەکارهێنانی ئامرازی نوێ کە ئەرشیفی فەرمی بەرەو یاداشنامە، بیرەوەری، نامەکان، مێژووی زارەکی و پیشەدەستەکان تێدەپەڕێنێت. وەک گێردا لێرنن جارێک گوتی کاتێک ژن لە مێژوو دوور دەخرێتەوە، مرۆڤیش لە مرۆڤایەتی خۆی دوور دەخرێتەوە. ئەم وتەیە جەوهەری جەنگەکە کورد دەکاتەوە. لە کاتێکا لێرنن لە خۆرئاوا ڕێگەیەکی کردەوە کەسانی وەک ڕاست ئەسعەد و بەهرۆز بەکرد لە پەراوێزی کوردیدا ڕێڕەوی نوێ دەکەنەوە کە هێشتا مێژوو قۆرەخکراوی نێر و پاڵەوان و خوێنە. ڕەنگە هێشتا ڕێگایەکی دوو درێژ مابێت، بەڵام هەموو بەرهەمێکی وەک ئەم کارانە بە سەرکەوتنێکی معریفیانە و بەرگریەکی هزریانە و پێشکەوتنێکی زانستیانەی دیش بە بیرچوونەوە و پەراوێز خستن و وەدەرناندا دەندرێت. دامەزراوە ئەکادیمیەکانیش ئەگەر بیانەوێت لە ئاستی ناوەندەکەیاندا بن، دەبێت بەو پەڕی خۆشحاڵیەوە ئەم گۆڕانکاریانە لە باوەش بگرن، نەک ڕوبەڕویان ببنەوە. زۆر سپاس. زۆر سپاس. داوای لەبوردنەکەم. زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان، کاک بەهرۆز، دکتۆر جعفەر، دکتۆر کامەران